بە ئامادەبوونی نێردەی تایبەتی یەکێتی ئەوروپا و وەزیر و پەرلەمانتاران سنتەری جێندەر کۆتایی بە کەمپینی 16 ڕۆژ چالاکی دژ بە نایەکسانی ڕەگەزی هێنا و بە فەرمی وەرگرتنی نزیکەی $1,000,000 وەک پاڵپشتی مادی لەلایەن یەکێتی ئەوروپاوە بۆ چالاکی و پرۆژەکانیان ڕاگەیاند. بەڕێوەبەری سەنتەری جێندەر بۆ گەشەپێدان و لێکۆڵینەوە دکتۆر چۆمان هەردی وتی بەنیازن بە تایبەتی تیشک بخەنە سەر پەروەردە بە شێوەیەکی گشتی. ئێمە ڕاهێنانیان بۆ بکەین لە بواری عەدالەت و یەکسانیدا و قوتابیەکان خۆیان بچنە خوێندنی ئامادەیی لەو قوتابخانە هەستە لەگەڵ قوتابیانی دیکە بچتە لە خۆیان بکەن بە مەسەلەی یەکسانی و جەردەری. بۆ 24 مانگ ئێمە مۆنیتەری یاخود چاودێری میدیای کوردی و عەرەبیە بکەین بۆ بزانین چۆن میدیا بەخراپی نوێنەرایەتی ژمارەکە، چۆن میدیا توانی تیژی بەرامبەر بەژن بەرهەمهێنێت. نێردەی تایبەتی یەکێتی ئەوروپا ڕامۆن بلاکووە کە ئامادەی چالاکیەکە بوو باسی لەوە کرد کە لە ستراتیژی یەکێتی ئەوروپادا گرنگیەکی زۆر بە یەکسانی ڕەگەزی ئەدەن و لە عێراقیشدا پشتگیری ئەوە ئەکەن ژنان پۆستی باڵای حکومی وەربگرن. ئێمە بە بەردەوامی پشتگیری ئەو ڕێکخراوانەمان کردووە بۆ پشتگیری ژنان بە مەبەستی هێندانیان بۆ بەشداریکردنێکی کاراتر لە پەرلەمان و حکوومەتدا. بۆ ئەمە بەستەش لەگەڵ پارتە سیاسیەکان و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی حکوومەتدا گفتوگۆمان کردووە. ژنان و کچانیش بە گرنگیەوە لەم پرۆژەیەی سنتەری جێندەر ئەڕوانن و پێیان وایە کە گرنگە بە تایبەتی کار لەسەر ئەوە بکرێت ژنان هۆشیار بکرێنەوە بۆ مەبەستی داکۆکیکردن لە مافەکانیان لە کۆمەڵگادا. خۆی سوودی ئەبێت ئەگەر بە جدی کاری لەسەر بکرێت و زیاتریش ئەوەی کە یەکسانی لەسەر جێندەر لێرە گوێی لێ بگیرێت زیاتر لێرە کچ لەو ئەو مافانی نیە لەوەی کە کوڕ ئەو مافانی نەبێ بۆیە ئەوەی کە زیاتر تەرکیزی لەسەر بکرێت ژنێکە هۆشیاری بیرێتێ. لە میانەی کەمپینی 16 ڕۆژ چالاکی دژ بە نایەکسانی ڕەگەزی لە شاری سلێمانیدا چەندین چالاکی جۆراوجۆر بەڕێوە چوون بە مەبەستی داکۆکیکردن لە مافەکانی ژنان. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.